گفتوگۆی زیاتر بکەین سەبارەت بە کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بۆ بیلاڕوسیا و لە بیلاڕوسیاوە بۆ وڵاتانی ئەڵمانیا دوایەوەی کە ئێستا کێشەیەکی گەورە دروست بووە نە ئەوروپا ئەو پەنابەرانە وەرەگرن نە بیلاڕوسیش دەیەڵێ بگەڕێنەوە بۆ ناو بیلاڕوس. گفتوگۆکەم لەو بارەیەوە بە میوانداری فەرهەنگ فەریدون توێژەری سیاسی کە لە هەڵەبجە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمە. کاک فەرهەنگ ئەم کاتت باش، دیارە لە ئێستادا کێشە و ململانێکی سیاسی گەورە لە نێوان بیلاڕوس و هەروە هاوڵاتانی ئەوروپا دروست بووە کە لەو نێوەندەدا کۆچبەران بوونەتە قوربانیەشی گەورە. ئەمێ مەپرسم، ینی کۆچبەرانی کورد ململانەی جیۆپۆلەتی دروستەکەنەوە لە نێوان ئەوروپا بە تایبەتی هەروەها بیلاڕوس و رووسیا بە شێوەیەشی گشتی؟ ئەمەژەوەیەکەوە ململانێکی جیۆپۆلەتیکی گەورە لە نێوان رووسیا و ئەوروپادا هەیە کە ئێستا پێوتریەکی ئەوروپا هەر لە سەدەکانی 1970 بەردەوامە. ئەم ململانی چۆن دەستی پێکردەوە زۆر بمان نەزانین لە جەنگی ساردەوە رووسیا هەوڵیە وڵاتانی ڕۆژاڵاتی ئەوروپا کۆنتترۆل بکات بۆ ئەوەی بتوانێت سنوورەکانی ڕۆژاوایی خۆی بپارێزێ. لە بەڵام لەم سەردەمەدا بە تایبەتی لە رووسیای نوێ و دروستبوونی یەکێتی ئەوروپا و کشانی ناتۆ بەرە و سنوورەکانی رووسیای زۆر نیگەران کردووە و لەبەرەوە بینین رووسیا هەڵنەستاوە بە بەکارهێنانی هێز هەرچەنە هێزێکی زۆر گەورەتری لە ئەوروپا هەیە، بەڵام ئەگەر بێوێت ناتۆ و یەکێتی ئەوروپا لە واسکاکەواتە پێویستە لە ناو ئەمە بکات، چونکە بەکارهێنانی هێز یەکێتی ئەوروپا بەهێزترەکات و زیاتر لە یەکیان و نزیکەکات. بۆیە بینین پێشتر بەکارهێنان و هاکردنی هەڵبژاردن لەلایەن رووسیا و هەڵپەیمانەکانی و هەم لە هەر لە بەریتانیا و هەم لە ئەڵمانیا و لە جۆرجیا و لە ئۆکرانیا تا ئێستا شەڕ لە ئۆکرانیا بەردەوامە، ئەوانی کە پشتگیری رووسیاکەن و ئەوانی کە پشتگیری یەکێتی ئەوروپاکەن. بۆیە لە ئێستا بین ئەوروپاش هەمان استراتیژی بەرامبەر رووسیا بەکارهێنەوە ئەوە بووکەوە هەڵبژاردنەکانی مانگی 2020 ئەلێکساندەر لوکاشێنکۆ سەرۆکی بیلاڕوس کە بۆ ماوەی 27 ساڵ لە سەرۆکی وڵاتی لە 1994 هەمتر بووە سەرۆکی وڵاتە ئەوروپا ئەمەی قبوڵ نەکرد و هەڵبژاردنەکانی بە ساختە ناوبرد و سزای بیلاڕوسیشیدا دیموکراسی بگاتە وڵاتەوە گاتە سەر سنووری رووسیا بۆ پەیوەندیەکی زۆر نزیکی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری لە نێوان رووسیا و بیلاڕوسیا بۆ بیلاڕوسیا زانی واتە رووسیای سپی کە هەر رووسیا و جیاوازێکی ئەو توی نییە لەگەڵی. بۆیە لەم دوایەدا کەوا بینین ئابلۆقێکی زۆر خراوەتە سەر بیلاڕوس کە هەم لە ڕوویەوە وای کردووە کە ڕژێمەکەی لوکاشێنکۆ زۆر لاواز بۆ ئەم ئابلۆقانە ڕۆژ بە ڕۆژ لاوازتری ئەەکەن. ئەستان بە ئەنجامدانی پەنابەرێکی زۆر بۆیە دەزانین کە عێراقێکی لە وڵاتانی کە لە لیستی تیرۆرە لە زۆربەی وڵاتەکان و هەر تاکێکی عێراقیەکو مەترسی ئەبێنێ بۆ سەر فەرەنگۆ لە منە بەڵێ ئەمەوە پرسم کاک فەرەنگ ئەمەوە پرسم ینی باشە ئێستا کەواتە بەپێی ئەو شیکردنەوەی کە جەناب بدەیکیت، ینی کە ئەوروپا لە بەرامبەرە سزای بیلاڕوسەدا بیلاڕوس دەیەوێت لە بەرامبەرە ینی سزای ئەوروپا بدا، کەواتە ئێستا کۆچبەران بوونەتە بەڕاستی قوربانی لەم نێوەندەدا. ئەتوانین بڵین کۆچبەرانی کورد ئێستا لەلایەن بیلاڕوسیاوە بەکاردەهێنن بۆ ئەو مەرامە سیاسیانی خۆی کە دەیەوێت بەرامبەر بە ئەوروپا بەکاری بێنێ و فشار بکات لە ئەوروپا؟ بوو پێدانی ڤیزەیەکی زۆر بە ئاوارانە ئەوە بەکاریان دێنێ بۆ کۆکردنەوەیان بۆ ماوەی دووسێ مانگ کۆکردنەوەیان وە لە بەکاری بۆی ژمارێکی زۆرتر تەختێکی زۆرتر بێتە سەر ئەوروپا. لە هەمان کاتە ئەمان چۆن بەکارێنێ بۆ کە ئەگەر ناردی پەنابەر بۆ سنوورەکانی ئەوروپا چۆن ئەکرێت بەەوەی کاریگەری یەکەم تەرکیز و سەرچاوی ئەوروپا خۆی بیلاڕوسە باتەوەی بە پێرانێکی دروستکراوە بەکارێن کۆچبەری کورد بوو. ئەمە بۆ دووەمیشیانەوەیەکەوە ئەمانە بەکاربێنن بۆ تەسوولی سیاسی بە یەکێتی ئەوروپا بکەن چۆن چونکە ئەوانەوە دووەمیش ئەگەر ئەوروپا بێت و ئەمان وەرنەگرێت ئەوە دەرەکەوە ئەوروپا لەسەر و بتمانی کە دامەزراوە کە مافی مرۆڤ و یارمەتیدانی قەوماوان و ئاوارە و کۆچبەرانە کەواکات ئەوروپا پرسیار لە خۆیان بکەن کەوا ئایا دامەزراوی بۆچی کاری پێ ناکەین ناو دیموکراسی ئەوانی ژەکەوێتە ژێر پرسیارەوە بەڕاستیانی. بەڵێ کاریشی پێ بکەن وەرگرتنیم هەموو کۆچبەرانە بێتە ناو ئەوروپا و لە هەمان کات کارەکەن کەوا ئاستانەکەن.
ئێمە ئامینانەمان کاک فەرەنگ ئێستا ینی داواکاریەکی شەیە لەلایەن یەکێک لە هەرێمەکانی ئەڵمانیاەوە کەویش هەرێمی میوشن ینی ئەو داوای کردووە کە کۆچبەران وەربژیرن ئەوانی کە لەوێ ژیریان خواردۆ لە بیلاڕوسیا ئەمانە هەر هیچ نەبێت بتوانن لە ڕووی مرۆییەوە ئەمانە بەتەنگیانەوە بچێت و بە دیاریکراویش ینی ئەوروپا خۆی پێویستی بە ینی کۆچبەرانەوە دەیەوێت کۆچبەر وەربگرێت بەڵام پێ وایە ئەمەی کە بیلاڕوس دەیەوێت لەو ڕێگەیەوە فشار بکات لە ئەوروپا دەرگا ئەکاتەوە بە ڕووی کۆچبەرانە یاخود بە دیاریکراوی پۆڵەندا کە ئێستا سنووری بەتەواوەتی داخستۆ و سوپایەکی زۆری کۆ کردوێتەوە لەسەر سنووری بیلاڕوسیا دوجار ناچارەکرێت لە ژێر فشاری ئەوروپادا کە سنوورەکانی وەڵا بکات بە ڕووی کۆچبەراندا و بە دیاریکراوی ئەو ژمارە کۆچبەرە کوردی کە ئێستا لە وێنوالەکە عێراقیەکان بچە ناو ئەوروپا و ئەڵمانیاوە ئاسیا ئەوەی گرنگەوە ئەم سیاسەتە چۆن واقعیەتی بەڵاواسکە ئەویش ئەوەیە کە پۆڵەندا ئێستا تەنیا خۆی هەستاوە بە پارتەکانی خۆی ئەو پرسیارە دروستە بێت ناتۆ یەکێتی ئەوروپا ڕۆڵ لە بەرپرسی کە ئەمان بەشێکن لەو یەکێتیە دووەمیش ئەو دایانەکەی ترێتەوە یەکەوە یەکێتی ئەوروپا تەنیا یەکێتیەکی دەوڵەت نییە ڕێکخراوێکی دەوڵەتی بەڵکو ڕێکخراوێکە بۆ مرۆڤیش بۆیە کە لە کاتێکاوەری دروستە بێت و ئەگەر باسی پۆڵەندا بکەین کە ئەم ئاپەرەوە ڕێگرنیان وەریان ناگرن ئەکەوێت ئەسەر و باوەڕی تا ڕادەیەک ئەو حیزبی لەدەسەڵاتە لە پۆڵەندا پارتی یاسا و دادپەروەریەکە پارتێکی ڕاستڕەوی نێتەوە بەرزی محەفەکارە دەتوانێت ئەمە بەکاربێنێت بۆ کۆکردنەوەی دەنگێکی زۆر کە لە ساڵی 2010 دەنگەکانی بەرەوکەمی کردووە بۆ پاشان سەرۆکوەزیرانی پۆڵەندا کە کەسێکی پۆپۆلیستە لە فەیسبووکی خۆڕاگەیان بکەمان بەخوێن بۆ بەخوێنی شێپارێزین بۆ دەیان ساڵە کەواتە ماوە گەێنێکەوە پۆڵەندا بوویت شێوەیەک ئەم پەنابەرانە وەرناگرێەوە خاڵێکی ترم گرگ ئاماژی بگەین کە پۆڵەندا هیچێکە لەو وڵاتە کەمانی لە جیانە کە تا ئێستا هیچ کردەوەی تۆریستی تێ ئەنجام هەدرا بۆی ئەمانە ئەم کەسانێکە لێوە ببێنێن وەکو مەترسیەک بۆ سەر ئەمنی قەومی پۆڵەندا ئەبیرێن و ناتوانن ئەو چانسە وەربگرن کەوا ئەو پارانە بکەن ژوور و مەترسیەک دروست بێت و ئەو کەوا ئەکات دەنگێکی زۆری ئەو پارتە کە لە دەسەڵاتەکەم بێتەوە بەڵام هەندێک لێدوانی رووسیاشمان جۆ لێبێ لەم نێوەندەدا کاک فەرەنگ ینی وەکو فشارێک بۆ سەر پۆڵەندایکە دەڵێ ئێوە بەشدار بوون لە شەڕی ینی عێراقدا و عێراقتان وێران کردو و پێویستە ینی ئەم کۆچبەرانە وەربگرن کەمانە بەشێکن لە وڵاتی عێراق ینی پێدوانی وەکو باجێکە ئەیەوێ بە پۆڵەندای بداتەوە لەبەرەوەی کە بەشدار بۆ لە ئازادکردنی عێراقدا بەڵێ پرسیارەکە بەجێ بەڵام ئەتوانین بە شێوازێکە بیری لە بکەینەوەی شەوەیەکەوە ئەوروپا داهاتێکی زۆر و داهاتێکی مرۆیی و ئابووری زۆری لە جەنگی داعش لە عێراق و سووریا خەرج کردو ئەویش ئەوە بوو کە ڕێگە لە هاتنی کۆچبەر بگیرێ بۆ ئەوروپا چونکە کۆچبەر وەکەزانی سیاسەتی ئەوروپای گۆڕێ و مەترسی لەسەر یەکێتی ئەوروپا و تەنانەت ناتۆش بۆیە ئەمان ئێستا ئەکەونەوە ئەو بڕواایەکەوە تەنیا وەبەرهێنان لە سەقامگیری و ئاسایشی عێراقا بەس نییە بۆ پاراستنی ئاسایشی خۆیان بۆ پاراستنی یەکێتی ئەوروپا کەواتە بۆیە رووسیاش لەمەتی ئەگات و ئەمانیش یەکێتی ئەوروپا و وڵاتانی ئەوروپا ئەیانەوێتەوە ئەو کردنەوانی رووسیا لە سووریا و عێراق خەریکە ئەیباتەوە ئەیانەوێت لێەوە تعویزی بکەنەوە لە ئەوروپا بۆنە بە دیموکراسینیکردنی بەلاڕووس و ئۆکرانیا و بتوانن تەرکیزی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگەڕێنەوە سەرچاوەکانی بگەڕێنەوە بیکەنە یەکێتی ئەوروپا کەواتە ئەوروپیەکان توانین تا ڕادێک بڵێن ئەو سیاسەتی بەکارهێننەوە یارمەتی بۆنە حکومەتێری و حکومەتی بەغداد و حکومەتانی گەردشی داعش ڕان کردووە تا ڕادێک سەرکەوتوو نەبوو لەبەرەوەی ئێستا هەمان ئەو کەسانی کە وڵاتانی ئەوان هەوڵیان بۆدا بیپارێزن بوونەتە مەترسی بۆ سەر ئاسایشی قەومیان و تەنانەت یەکێتی ئەوروپا ئەو بەهانەی کە ئەوان بۆیە وەستن پلانێک هەیە کە رووسیا لەگەڵ بیلاڕووسیا ینی یەک بگرنەوە ئەمەش هەر بۆ فشار خستنە سەر ئەوروپایەوە جارێکی دیکە ینی بینیمان جۆمان لێ بوو سەرۆکی بیلاڕووس ینی هەڕەشەی لە ئەوروپا کرد کە غازی رووسی کە بە وڵاتەکەی تێپەڕێ ئەم غازە بگرێتەوە لە ئەڵمانیا و لە وڵاتانی ئەوروپا پێ دوای ئەم فشارانە دوجار وا ئەکەن کە ئەوروپا مل بدەن بۆ ینی داخوازی بیلاڕووس و هەروەهاکردنەوەی سنوورەکانیان بەڕووی کۆچبەرانە بەڵێ لە ڕاستیە ئەم دۆسیە بەجێ بەڵام ئەوەی گرنگە لە بەرچەمانبیەوەیکەوە ئێستا پۆڵەندا خۆی تاگلیانانە هەڵسوکەوتەکە ئەوە نییە کە لە ڕیسی یەکێتی ئەوروپا بۆ نازانی یەکێتی ئەوروپا بۆ جەناب ئاماژم پێ کرد
هەنێک هەرێمی ئەڵمانیا و تەنانەت هەنێک ڕێکخرا و وڵاتی ئەوروپا ئامادەنکەوە ئەو پەنابەرانە وەربگرن بۆ وەک بەکارێنێ بۆ وەک هێزی کار. بەڵام ببین لێرە پۆڵەندا یەک تاگلایانانە هەڵسو کەوت دەکات بۆیە ئەمە تا ڕادەیە قورسە. بە لەگەڵەوەشا کە ئەم دۆسی گرتنەوەی وزە کە لە 16 بۆ هەفتای وزەی ئەوروپا لەلایەن رووسیاوە دابی نەکرێت مەسەلێکی کۆن لە ساڵی 90ەکانەوە هەنێک جار دۆخەکە گەشتوتە لەمە خراپتریش بەڵام بەو کارتە بەکارنێناوە چونکە ئەمە بۆ بەکارێنانی هێزێکی ڕقە چونکە ئەمە واکات کە ئەوروپای یەکگرتووتر بێ وەک لەوەی هەڵبەشێ بێت لەبیرە پلانی ئەوانەوەی کەوای کەتی ئەوروپا لاواز بن نەک بە هێزی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک فەرەنگ فەریدون توێژەری سیاسی کە لە ڕێگەی سکایپۆ لە شاری هەڵەبجە لەگەڵمان بوو. سپاس دەکەم.